سڵاتان لە بیازدان و خۆشەویستان دیسانەوە بەخێر بێنەوە لە ڤیدیۆکی نوێ دیسانەوە لە چەناڵی ئیسماعیل زۆن لە یاری زۆر شازی Uncharted Expansion گەڕاینەوە لاتە لە پارتی چوارە بەگە بینەری پارتەکانی پێشونەوە لینکان لە دیسکریپشن دادنێ بڕۆ بەسەردانی بۆی تاوە چیرۆکی یاریەکە بەسەر بوو ماتۆرە ئاویەتی بیسین بپەڕینەوە لەبوو گەنزینی What happened to this place? Whole city's completely flooded. What is it? I did this. You're gonna have to cover us. مەزاکە لێرە ناخۆش دەبێت Right between the eyes. There it is! Yeah, now we just gotta find a way in. You know, I read a story once about a cursed Inca treasure. You don't suppose that... Please don't tell me you believe in that stuff. I'm just saying. Something bad happened here. The whole colony doesn't just up and vanish. Yeah. Well, how do you explain it? Thanks. عاوز بزانین چه هێلێرە چنیە بگەڕێ Looks like that cable would get us up there. Let's go check it out. I'll stay here and keep an eye on our ride. See if you can figure a way to get us to that tower. ولاد ويشوت مسك يعني براسنا دبروا لايدي خيني بينيش نم کوژیت من باشە لە بم کوژی دەستکوژمەوە ئەوە سافم کرد هی ناقەلبی نەمێ کوشتم تا هینا منۆزەی خۆی دەماکات کرد زۆر چاکە ڕۆسەری کەڤەرێکی باش ئەوها بەبوو بەست بوو نەیدێمایە بس نمر الموسى زور ساعة بطلنا
بۆ بزانم لەسەر خێران تەواو مردن هەمیان بۆ بزانم دی بخۆم فڕێ دەمەنا نائێتەوە ئەو تەڕێ ئێتەوەوە بڕۆ لایەت و ڕێم لێ مەگرە وای شتێکی جاعات ڕێک کلۆنە پێوەروینە سام خۆم فڕێ دەم بەلاش خۆم فڕێ دەم بێ بە خوارێمان واوە ئەو بڕۆ خۆتی نەیتان ئەوەش یاری خان هات خاتی ئێوی Okay. دێتۆ باشی؟ یعنی لێ دەبا ئەو بەرەمی لە بەم تەقەوە سەدە دیسان بەر ئەو زەبڕۆ خۆتەوە ئەمە وایە بچیت نالە هەیە لە ناو غەزای تەقیق یاتی خۆی گران کردە بەسەر شلونده جمالي بسيطة أنا عندي دوباره يمكن زرانه لنا وبي نيتعاد تندر كيف دوشتی دی بدینا سایه نوش بهتر کنم کجا سرویتین You've got to get to that tower. I'll meet you back at the customs house. داله جاره برو تاور خیلی برتاکی بیابگر خانیای دستگاه کرد. إلى ذي بتكوشي تناو شويانا أنت بيتام كلام إزاي تولد يكسر الدمريت ها Oh man.
زۆر چاکە لێرە ناڕاتە سەرێ زۆر دوورش باش زۆر چاک نەیدونەوە زۆر چاک زۆر دووشگرتی بەگوچی ئەنازەکەی تێکە ئەی هاوار هەدەفیا لەسەرم بوو هەرانێکی کوشت سەرم لای نەزدا نەیدیان نەویشت دیسانی دەچیان هاویشت بەچی و بەنەیدان لە بەزایان ئەمەلەیەتم لە کاریگە نەخوانم زۆر چاک هەردووچیانی کرد بەنیدەکەشی پێکەنەوە مسلوم ڕاستە سەرەکە سەلام بەدەمان سەرەکەش هەدەفەکەم ڕاستە زۆر چاکە لەشمان وەرتەوە لانە خڕکەینەویشمان زۆر زۆر پێ چینە چێن ئەو چینە سەرێ ئاوتەوە سەر دیواری دێگەڵێ سەر پەنجەرانە زۆر چاکە لێرە بەسەر دیوارەکاندا دڕۆین بەسیتە ئاسانە شتەکە وا قوڕس نەبوو زۆریش ئاسان بوو لێوە هەم دەمرن چاکە دەستە بڕ لێکی ئاسی کرێت خوا زمان دلت بەنایش کرد هات نەدەری ئەمتوانە پەنیان شات نەدەێنم دەری ئەوە ئەوە باش بکوشتم
چێژ بەشەکەم بەناویان کەوم ڕامبیان وەڵا ناکات ڕاست دەنیشت بەژیر نیسان ڕۆسلی بری بتوانی ببری ها Come in handy. بژیتەوە بچینە ژۆرێ سایتی لێ وڵا چوت ئێوە زەمەکە دەچی پێیاوی Right. چینە سەرێ بچین بۆ حەولێ زنجیرە تەواوە لێرەوە دەبچینە سەر سەرێ بورزەکەی لێرەش دێ بەسەرکەیە زۆر باز لێوەبەری Another one. ئەها جارە لەو لای بەکاری دێنی پێی دەپەڕێەوە بە دیوارەکەی دادەڕۆی ئەجا تێگەیشتە ناتانی بەلایەکەی خۆت دابڕۆی دەبی بۆ دیواران دابچی گەشتنە سەرێ نا خەتە خوا دیسانە هەم ڕێی ببڕا زۆر باشە ئێستا بەس لێرەمایە بچینە سەرێ تاوە بچینە سەرتر و تاوە زۆر زۆر چاکە I always get myself into this crap. سەرت درینە تا دیسان شەشەمان دەی چییە Stand back. All right. زۆر باشە Find a way to the harbor and hope the boat's still there. دەبێت ڕێگا گوتەزینەوە بە بچینەوە بۆ شوێنە
واو These must be all the old ship manifests. لو تەنها بە کەشتێکی Still seem to be in good shape. Hey, check this out. This looks right. دەستم شاوەکە The Esperanza sailed from Callao, Peru, carrying 800 bars of gold, 1,200 silver emeralds, golden masks, ornaments. Whoa, reading 16th century Spanish? Not just a grave robber after all, huh? Right here. Gold statue. Weight 20 arrobas. That's over 500 pounds. That's gotta be it. Wow. There you are. That thing kind of gives me the creeps. Huh. That's the last entry. That's somebody special? What? دەڵێتی Oh. Yeah. دەڵێ بەڵێ Guess you could say پێش that. بینیەوەم دەکردەوە شتە بڵێ I had you pegged as No, more he of a was born woman in with every him, port yeah. kind of guy. Don't I wish? No, this was Francis Drake's ring. I kind of inherited it. دەڵێ شتێکی باشە August دەستپێکردنێکی Greatness بچوو from small beginnings. It was his دەڵێ motto. ئەڵقەکەی فرانسیس Check out the درێک date. 29th of دەڵێ چاڕەکە January, چ ژمارەیەک بوو 1596. لێرانە One day after he supposedly died. Wait, what are these numbers right here? Coordinates چۆن تۆ right off دەزیتەوە the coast of Panama. Oh, so that's how you found the coffin. Yeah, دەڵێ سێری that's ئەو right. بڕوارەکە See, Drake left this as a بستنەوەیەکی clue to pinpoint the exact 1596 burial site. For Well, someone Drake clever was here, enough to so- figure it out. Yeah, nice try. دەڵێ باشە We're وڵای still باش going for بوو that boat. دەڵێ بەڵام I'm پێویستە afraid بڕۆین this is as close as we're getting to El Dorado. دەڵێ نزیکەوە ئێلدۆرادۆ ئێستا پێویستە بچین حەوزامە پەیکەرە بدۆزینەوە هەڵە نەبن بزانین چی لێ دێتەوە Children for you. دیسان حاڵی شڕ کردینەوە بەس بڵام دوو لافەوەناینم ئەدانەی گەنجینەکە بدۆستنەوە پێشینەوە هەندوم بەڕێکردیمان لێ دەکەن ئەوە مرد مردن ئەو شکل لە گەنجینە بچووکەکان بوو دەڵێ هیچ بەلەمێک نابینم I don't see any boat, Nate. Looks like we missed our وابزانەوە chance. چانسەمان لەدەستدا Oh, there it is. On the other side of the harbor. Come on. Hey, دەڵێ you تۆ know what? دەزانی Why don't I just wait here and you can swing around and come back and pick me up? دەوری
Okay, what are you up to? Nothing. I just want to, لێرە stay here and get some more footage. شنوارێکی تر I'll be بدۆزینەوە safe. زۆر Alright, باشە fine. But promise me you'll stay put. بەڵێن پێ بدەم Whatever that means. پێویستە تا دەرگێ تا لۆ بەریشەوە وازمانێنێت bazılarını olur. Listeleri odasını böyle yazalım. Who's this now? Wait, that's not one of Eddie's. Just about had it with these guys. All right. Get him. Listeleri olur. Ben video beğeni olsun. Tamam. Bir defa bakıyorum. Wyżynijcie całała. Polskiego. Ciekawe persa. Ruchu gay na pewno jeździli. Dobra.
شوێنە خەتەرەکەیدا Sweet. أشهد أن لا إله إلا الله وأنا رسول أمر الله كان جواب أقوال بينا إلى هماني الله الله أخير وصل طاون بس أخيرا خلاص تقدر كنفتينا جورو يلا ليروا Get this all on the boat now. Hey, Let's go. Let's go. How did you get here? you really need to see this. Now is really not the best time. No, What are you you doing? really need to watch this. Just What? براسي بريس السيري Don't أوكي forget the stuff on the dock. ريتي and أوت الصلي hello. الصلي He's alive. وبان أشكال كالصلي زيندووە Huh. Hurry up. I don't know, Nate. I mean, نازانم how much do you trust this guy? It's not exactly like they're holding him at gunpoint. I know. بۆ دەکەی Yeah, it seems weird. But no, Sully's a lot of things, No. but he's not a backstabber. ئەم نەخێت Which way were they headed? Northish. Yeah, towards the mountains. لە باکوورەوە It's gotta be the monastery. Let's go. What if it turns out he's working with them? We either rescue him or we beat the crap out of him. Hell, I might just beat the crap out of him anyway. لێرە کۆتای بە ڤیدیۆکەتان هیوادارم ڤیدیۆکەتان بەدڵ بێت لایک و سەبسکرایبتان نەچێت وەروە شێری ڤیدیۆکەش بکەن وەروە نۆتیفیکیشنەکەش ئۆن بکە بۆی هەر ڤیدیۆکە لای دەکەینەوە ئاگاداریتان پێ بکە خواتان لەگەڵ